سڵاو دەروون و دیاردەی ئەم جارە لەسەر ئەم دیاردەیە قساکەین کە هەتا ئێستا دەمی هەر بەرپرسێکی باڵای کوردستانەکەیتەوە باسی سیستم و تەکنەلۆژیا و وڵاتە پێشکەوتۆکانەکەن. ئەی باشە بۆ بیرتان نەکردوتەوە لەوەی هەتا ئێستا سەرۆت و سامانی خەڵک و هەتا ئێستا مامەڵەی هاوڵاتیان لەناو ئەم ئیمزا و فایلە شەقوشرانایە. قورسە بە داتاکردنی سیستمێک و دروستکردنی سیستمێکە هاوڵاتیان لە جیاتی بۆ بەناوکردنی پارچەیە زەوی 500 ئیمزا و 400 وەرەقە کۆ بکاتەوە هەر لەسەر لاپتۆپەکەی خۆی مامەڵەکەی تەقدیم کات و بە فێنچی بێت بیباتەوە. قورسە ئەم کۆڵانە یەکێکە لە کۆڵانی فەرمانگەیەکی تاپۆ لە شارەکانی کوردستان، لە شاری هەولێر، لە پایتەختی کوردستان. ئەمە سەرۆت و سامان و مڵک و ماڵی هەزاران کەسە کە لە ناو ئەم فایلە وەرەقە شڕانایە. ئەگەر خوا نەکردە ڕۆژێک ئێرەگەر بگرێ ئەبێ سەرۆت و سامانی و خەڵکە چی لێبێ. ئەچینە ستۆدیۆ بە وردی و بەچڕی لەسەر ئەم بابەتە قساکەین و بەشکم خوا بکە گوێیەکمان لێ بگرن و چارەسەرێکی ئەم دیاردە ناشرینە بکەن. فەرموو. دووبارە سڵاو، پێم وابێ پێشەکی بەرنامەکەتان بینی. خۆشحاڵم کە باسی دیاردێکی ترەکەین و خۆشحاڵە بمەگەر حکوومەت و پەرلەمان و لایانی پەیوەندیدار لەم بەرنامەیەوە دەست بکەن بە چارەسەر. خۆشحاڵم کاک فرسە سۆفی ئەندامی پەرلەمانی کوردستان میوان ناریمان کردی. هیوا ئەفەندی سەرۆکی فەرمانگەی تەکنەلۆژیای زانیاری جەنابیشە بەخێر بێی. ئاسۆ عومەر نوێنەری بەڕێوەبەری گشتی تۆمارکردنی خانوبەرە و جەنابیشان ماستەریان هەیە لە یاسا. زۆر بەخێر با یەکسەر لە جەنابەوە دەست پێ بکەم. بە خۆشحاڵیەوە جەنابەت دێکێکیت لە ئەوەندان پەرلەمانانەی کە ئەکتیڤیت و لەسەر پرسەکان هەمیشە قسەت هەیە و دەرکەوتنە زۆرە و لە چەند ساڵی ڕابردوو شالە 1-2 ساڵی ڕابردووە سەرقاڵی دروستکردنی سیستەم بوون، سەرقاڵی دروستکردن و چارەسەرکردنی ئەم گرفتە بوون، بەڵام دەنگی نەما. پێشتم دەچی. بەناوی خوای گەورە میهرەبان، سڵاو بۆ جەنابێت. خۆشحاڵم لەگەڵ کاکی وا و کاکەسۆ ئەمڕۆ لە خزمەت ئێوە و بینرانی بەڕێزین. سڵاویش بۆ بینران بۆ ئامادەکارەکەنی ئەم بەرنمەیە و بەڕاستی ینی بەرنمەیەکە بەمانای کەلیمە لە جگای خۆیدایە و ئەم پرسێکی جگار گرنگە. من دەمەوێت لە دوو لایەنەوە قسە لەسەر ئەم بابەتە بکەین. لایەنێکیان لایەنێکی گشتیە کە پەیوەستە بە هەندێک بابەتی گشتی ئەوی تریان ڕێک عنوانی بابەتەکەی جەنابتە. بەداخەوە ئێمە ئێستا لە وڵاتێکدا دەژین کە تا ئێستا ئامارێکی دقیقی نییە، نەک نازانین چەند سەر ئاژەڵمان هەیە، چەند دارمان هەیە، وردەکاری و تەفاسیلی ژیان و ئەمە چیە. تا ئێستاش سەرژمێری ئینسانەکان بە تەقریبیە، شێوازێکی نزیکراوەیە. طبعاً بەپێی مادەی 110 لە دەستوری عراقی تعدادی سوکانی سەرژمێری دانیشتوان لە دەسەڵاتە حەسریەکانی حکوومەتی ئیتحادیدایە. سەرژمێریکردن لە دوای ساڵی 2003 و بزات لە دوای 2005 کە دەستوری عراقی نووسراوەتەوە بووەتە پرسێکی سیاسی بۆ ئەوی حقیقەتی مکەونێکی عراقی دەرنەکەوێ وە کە حکمی عێراق دەکەن دائیمەن ساڵ بە ساڵ خۆیان لە ئیحسا دەدزنەوە. ئەمە شوای کردووە کە تۆ نەزانی سەرژمێری ئینسانەکان چەندە و چەندیان نێرن، چەندیان مێن، چەندیان مناڵن، چەندیان دەستی کارن، چەندیان پیرن، چەندیان نەخۆشن، چەندیان توانن کار بکەن. تۆ زۆر زەحمەتە لە وڵاتێکی لەم چەشنە بتانی کە ئەمە مەبدەئە گشتەکەیە، ئەمە ئەساسەکەیە ئینجا بێ ناوردەکە. بەڵام ئەمە پاساو نین بۆ ئەوەی کە ئێمە دەست بە هەندێک هەنگاوی تر نەکەین کە پەیوەستە بە عنوانی بەرنامەکەی جەنابێت. بەڵام خاڵی دووەم کە دەمەوێت لەم خزمەتتان باسی بکەین ڕێک مەسەلەی حکوومەتی ئەلکترۆنی یان ئەوەی کە پەیوەستە بە ئەلکترۆنیکردنی بەڕێوەبردننی وڵات و ئەمانە بەڕاستەوخۆ پەیوەستە بە بنیاتنانی حکوومەتێکی ڕەشید، ڕاستەوخۆ پەیوەستە بە پرۆسەی چاکسازی کە ئێمە ماوەی 4 ساڵی ڕەبقە بە درێژایی ئەو ماوەی لێون خەریکێتین، پەیوەستە بە مکافحەی فەساد. بۆ ئاگاداری جەنابتان لە سنگاپورە کاتێک کە ویستیان
بەرەنگاری گەندەڵی ببنەوە فەسادنەوە یەک لە خاڵەکان کە کردیان ئەوە بوو چۆن حکوومەتی ئەلکترۆنی بنیان چۆن پارەی کاش ینی کاش نەهێڵن و ئەوەی کە پێگوترێ ویزە کارتیان ئەوانە دروست بکەم بۆ ئەوی ینی ئاگاداری و سامان و جیرفانی مامەڵە کە ئینسان وایە کاتێککە تۆ سیولە دەبینی کاش دەبینی لەوانەیە سیری زۆر زیاتر لەوەی کە تۆ بە چەکێک کار دەکەی ئەمانە واتە لە نەتیجەدا ئەو ئەگەر پرۆسەی بە ئەلکترۆنیکردنی بەڕێوەبردن لەم وڵاتە بچێتە بواری جێبەجێکردن ئۆتۆماتیکی یەکەکە لە هەنگاوە هەرە گرنگەکانی کە ئێمە پەرۆشین بۆی کە پێگوترێت چاکسازی کە پێگوترێ مکافحەی فەساد چونکە ڕۆتین کەم دەکاتەوە ڕۆتین یەکەکە لە هۆکارەکانی واسیتە مەحسوبیت منسوبیت استغلالی نفوز نهبی مالی عام کە ئەمانە عنصرەکانی جەریمەی فەسادن و بەشەکانی جەریمەی فەسادن کاتێک کە تۆ لە ڕێگای بە ئەلکترۆنیکردن ئەم مەسائلانت نهێشت ئۆتۆماتیکیان ڕێژەی فەساد و ڕێژەی گەندەڵی کەم دەبێتەوە ئۆتۆماتیکیان چاکسازی و ریفۆرمەکی حەقیقی لە مؤسسات دروست دەبێت و لە نتیجەش نیایی تۆ دەبیا خاوەنی حکوومەتێکی بەداخەوە هەمیشەکە ینی دیاردەیەک بە نمونێنینەوە بۆ بەردامەکە کاک فرسەت ینی بەداخەوە ینی هەمیشە خۆم و تیمەکەش هیوادارین لەوەی کە جارێک لە جاران کە دیاردەیەکی ناشرینینەوە ڕەبتی نەکەینەوە بەشتیتەوە بەڵام بەداخەوە دەردی جەناب تەڵێ لە بەروی مکافحەکردنی فەساد لە وڵاتە ئەمەندە قورس بووە ئەمەندە ئاڵۆزە ناتوانانی بیزات دەستخەیتە سەربرینەکە خۆزگەی سا تەنها باسی ئەومان کردایە بۆ سەرۆت و سامانی ئەم خەڵکە بۆ مامەڵە تا ئێستا لەم وڵاتە لە ناو فیل و ئەوایە بەڵام بەداخەوە جەناب زۆر جوان وردەکردەوە فعلەن ینی چەند هەنگاویشی تر هەیە پێشەمەکە ئێمە هێشتا ئەوانەشمان لەناو کاک هیوا ئافەندی قورسە بە سیستەمکردن و نێشتنی ئەم کۆڵە فیلە پێش هەموو شتێک سراوڕێز بۆ ئێوە و بینانی بەڕێز زۆر سپاس بۆ جەنابی دکتۆر و جەنابیان کە ئامادەبوون لەگەڵ ئێمەیە فەرقی وڵاتە پێشکەوتۆکان و وڵاتە دواکەوتوەکان سەڵتەنەوەتی لە پارە نییە لە هێز نییە لە تەکنەلۆجیاش نییە لە هزر و بیری مرۆڤەکانە ئەو مرۆڤانەی کە سەرکردایەتی ئەو وڵاتە ئەکەن و سەرکردایەتیش شەرت نییە لە سەرە و سەرۆ بێت لە مستەوای وەزارەت بەرەوبەرە گشتیەکان و خەڵکی تر کاتێک گۆڕانکاری لە هزر دروست بوو تەکنەلۆجیا و کێشەکان زۆر ئاسان کێشەکانی هەرێمی کوردستان لە ڕووی تەکنیکی وە زۆر ئاسان هەرێمی کوردستان 5-6 میلیۆن کەسی ئەژێت بە هەموو پێوارێک سیستەمەکانی پێویست بۆ هەرێمی بۆ ئەو وڵاتە سیستەمی ئاسان بۆ جێبەجێکردن پێویستی بە کارکردن بە یەکەوە هەیە کێشەی ئەو وڵاتە ئەوەیە بیرکردنەوە و هەزرکردن بە یەکەوە نەک تەکنەلۆجیا و ئەو پارە ڕاستیانی بە بۆچوونی جەنابە دۆکو شارەزایەک لەو بوارە وەکو سەرۆکی فەرمانگەی تەکنەلۆجیای زانیاریش ینی بە سیستەمکردن و بە داداکردنی ئەو فیلانە کارێکی ینی کارێکی قورس نییە نەخێر هەموو ئەو کێشانەی کە ئێمە هەمانە لە وڵاتە بچکەی خۆمان 10-15 ساڵ پێش 30 ساڵ لەمەوە پێش وڵاتانی تر هەیەیان بووە و هەڵ کرایە و کێش چارەسەرەکان ئامادەنە بڕیاری پێویستە سیرکەن ئێمە لە داتامەنە بۆ سەبەر بە موچەخۆرانی هەرێم وانێ دکتۆر هیچ شوێنێکی ئەو وڵاتە داتای مرکزیمان نەبوو هەر ئەو شوێنێک کە جەناب پێشاندا کە فیلەکان هەمووی بۆ وەراق بوون مەلەفی موچەخۆرانش هەمووی وەراق بوو ئەی بۆ توانیمان لە خلالی کەمتر لە 6-7 مانگ داتا 1,200,000 کەس لە یەک سیستەمی ناوەندی کۆبکەینەوە کە ئەو کاتێکە برادرانی وەفتەکانی جەنابی سەرۆکوەزیرانی عێراق ئابادی کە سادانی ئێمانە کردوانی من زۆر بە ئاسانی قەناتێن پێبین هەر بە خۆیان بێدەنگیان کرد قەزێکە ڕۆشتی ئەو کێشانەی کە ئێستا هەیە سیرکە باش ئەی بۆ نایکەن ینی پێ دوایە خاو خلیچکێکە و خەمساردەکە لە حکومەتە یا قازان چیە حکومەت ئەو ئیشە ناکات قازانجی نییە زیاتر هزرەکەیە لە ئەهەمیەت تێگەشتنەکەیە من زۆر جار باسم کردووە لەگەڵ برادرانی سەرۆکاتیان جمەنی وەزن وتومە ئێوە لە 5 ساڵی ئایندە ناتوانن حکومڕانی بکەن بەبێ ئایتی ئێمە ئەبێلەوە تێبگەین ئایتی ئەگەر 20 ساڵ پێش فانکشنێکی سەپۆرت و مساعدە بوو ئێمڕۆکە ئایتی حکومڕانیە خودی ئایتی حکومڕانیە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان فەرمانگەیەکی هەیە بۆ ئایتی کە 20 کەسی حکوومەت تیایدا کارەکەین
ئەو بیسی کەسە تەئسیر لەسەر حکوومەت زۆر زیاتر بووە لە چەندین وەزارەتەکە لەو حکوومەتە هەمانە. فەرمانگەکەی جەناب هەر 20 کەسە؟ فەرمانگەیمە هەموو 35 کەس تێکارەکەات کە ئەو هەمووی شەشمان کردووە. مەبەستم لێرە چییە؟ حکوومەت پێک هاتووە لە نزیکەی 200 تا 300 خزمەتگوزاری کە پێشکەش بە هاوڵاتیەکات بە کەرتایبەتێکات و پێشکەش بە خودی حکوومەت شکاتەوە بۆ نمونە و کارێمە کردومەنە خزمەتگوزارێکی حکوومەتە بۆ حکوومەت کە پەیڕۆڵی پێوتر. ئەو خزمەتگوزاریانە ئەبێ پۆلین بکرێن حەسەب ئەولەویەت کامیان گرنگترە مەواردی دارایی و بەشەری بۆ دابین بکرێت بڕیاری جێبەجێکردنی لێ بدرێت. بڕیاری جێبەجێکردن کە بڕیارەکە درا پەیداکردنی تەکنۆلۆژیا و جێبەجێکردنی دروستی ئەبێتە ئەرکێمە ئەو کاتی سەیرەکەی ئایا ئەو تەکنۆلۆژیە مەوجود لە کوردستان لە دەرەوە ئەیهێنی بە چ شێوازێک جێبەجێکیت و لە سەری تاالبەتە دوای پرسیارێک مێ دوای بینینی پاکێت جاروبار ئێستا بەڕێوەبەری فەرمانگەکان هەندێک جار لە دڵسۆزیە لە سەراحەتی خۆیان من پێم وایە ڕەنگە هەندێکیان هەڵە بێ مەسەلەن چوزانم معاملات و ئەو ئەوەلیات و شتەکانی خەڵک هەندێکیان وایان لێ کردو کە سکان و شتێکن وەمانە بەس ڕەنگەوە کارێکی پرۆفشنال نەبیانی شتێک نەبێت کە تۆ نفسی ئەوەلیات کۆپی بکەیت تۆ بکەی ڕەنگەوە ئالۆزی دروستکە بەڵام هەندێک ئێمە قسەمان لەگەڵ زۆر لە بەڕێوەبەرەکانی فەرمانەکانی سلەیمانی و هەولێری شاڕێکی ئەڵێ ئێمە خۆمانەوە تا ئێمە بە ئەلکترۆنیمان کردو بەڵام ئەو سیستەمی ئەلکترۆنی ڕاستێک نەخێر خۆی بە دیجیتالکردنی دۆکومنت شتێکە بە ئەلکترۆنیکردن شتێکی ترە تۆ وەرەقێک سکانەکەی بەڵام ناوەڕۆکی ئەو وەرە بە دۆکومنتیەکەنەوە لەنە هەر ناوەڕۆکەکەی هیچ سیستمێک ناتوانێت ناوەڕۆکەی بخوێنێتەوە ڕسمە وەکۆی وێنەت گرت بێت دەستنووسە وێنە ئەو وێنەت کردو بە وێنێکی دیجیتال ئەوە زیاتر بۆ دۆزینەوەی کتابەکان ئاسانتر بێت. دەستخۆش کاگاسۆ بن بە پرسیارەکەی تۆ لە حاڵەتێکی تەنزەوە دەست پێەکەم کە یەکێک لە خانمەکانی ئێرە باوکی لە ئەوروپاژی کاک فرسەت یانیەوە 2 ساڵە جیرۆدەی مەعاملەیەکێتی لە شارێک لە شارەکانی کوردستان سوچێکی مەعاملەکەی ینی بەگشتی سوچێکی هەموو فیلەکەی مشک خواردوێتی ینی ئەو سوچەشی ڕێک ئەو سوچەیە کە مۆر و دار و بەردی پێوەیە و 2 ساڵە لە ئەوروپا ئەگەڕێتەوەیەتەوە بۆی چارەسەر ناکرێت. چارەسەر ئەم کێشانە چییە؟ ینی ئێ وەکو کە فیزیکەڵ ینی بەواقعیەوە لە ناو ئیشەکان و جەنابە نوێنەری بەڕێوەبەری گشتی تۆمارکردنی خانوبەری ماسەریش لە یاسا هەیە ئەنی چارەسەری ئەم شتانە چیە؟ سا من مەعاملەکەم بۆ نمونە من خۆم چەند ساڵێک پێش ئێستا لە بەڕێوەبەراتیات و شوێ هەولێر تووشی و حاڵەتە بووم فایلی ساری ئۆتۆمبیلێکم کڕی بوو فیلەکەی ون بوو ینی تر ئاخیرەکەی تا دۆزرایەوە ڕۆحمان دەرچوو ینی چارەسەری ئەم شتانە چییە؟ زۆر سپاس سەرەتا سپاس دەکەم لە بۆ هەڵبژاردننی ئەم بابەتە بۆ سپاسی برادران دەکەم. سەرەتا دەمێ ئەوە بڵێم ئەو دیاردەیە کە ساڵانێک کە فەرمانکانی تۆمارکردنی خانبەرە پێوە دەناڵێنێت وە زۆر هەوڵیشماندا بۆ ئەوەی کە ئەم سیستەمە بکەین بە سیستەمێکی ئەلکترۆنی. لە ساڵی 2002 بەڕێز بەڕێوەبەری گشتی سەردانی زۆر وڵاتی کرد وڵاتە پێشکەوتەکان بە هاوڕێتی چەندین پسپۆڕی ئایتی لەگەڵ پسپۆڕانی تۆمارکردنی خانبەرە. باش لەم بابەتە لەگەڵ چەندین کۆمپانیای گەورە دانیشتنی کرد و نوێنەرانی کۆمپانیا گەورەکان بۆ نمونە ئەڵمانیا، سکۆتلاندا، ئوردن، تورکیا هاتن سەردانیان کردین. ئێمە وەکو خۆمان پرۆپۆزەلی جوان جوانمان لەگەڵ ئەو گفتوگوۆیە خستە بەردەست یعنی ئەوانیش کە گفتوگوۆیەکی زۆرمان کرد لەگەڵیان پرۆپۆزەلی زۆر جوانیاندا کە چۆن چکە سیستەمی ئەلکترۆنی تایبەت بە تاپۆ تایبەت بە فەرمانکانی تۆمارکردنی دەبێت سیستەمێکی گشتگیر بی هەموو فەرمانکانی تۆمارکردنی خانوبەرە بە یەکەوە بەستێتەوە و هەموو فەرمانکانی تۆمارکردنی هاوڵاتیەکی خەڵکی سلەیمانی احتیادی بێت لە زاخۆ معاملەی تۆمارکردن و نەقڵەوە بێزەبت یعنی مەبەستم ئەوەیە کە هەمووی بەیەکەوە بەستێتەوە هەمووشی بە داتا سنتەرێک ببەستێتەوە کە لە بەڕێوەبەراتی گشتی تۆمارکردنی خانبەرە بێت. ئێمە ئەو پرۆپۆزالانەمان هەموو حازرە لەگەڵ کۆمپانیەکانیش کە لە ساڵی 2002 ئێمە لە ڕێگەی نووسراوی فەرمیشەوە لە ڕێگەی وەزارەتی عەدلەوە ئەم پرۆپۆزەڵانەمان داوامان لە وەزارەتی عەدل کردووە لە بۆ ئەنجومەنی وەزیران بنێن تاوەکو بە هەماهەنگی لەگەڵ ئایتی لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی وەزیران سەرپەرشتی ئەم کارە بکەن لەبەرەوەی خۆمان دەزانین جوابیان تا ئێستا ئێمە نازانین هەنگاوی فعلی بۆ نەنراوە لە بۆ ئەوەی کە ئەو شتانە بە ئەلکترۆنی کرد یاخود دەست قسە بکرێت لەس ئەو پرۆپۆزەلانە ئایا ئەم پرۆپۆزەلانە پرۆپۆزەلی باشن یان خراپ بە کورتی بە بۆچوون و بە تەجروبەی جەنابەت دوای ئەم قسانی تۆچینە پاکێجێکی مەدانیمان حازە کردو بەڵام بەپی تەجروبەی جەنابەت لەگەڵ بەرکەوتنە لەگەڵ سیاسەکانی کوردستانە و لە ئاسی باڵاشا و جەنابیشاندان پەرلەمانی تۆوەکو باسمان کرد ئەنی خەمساردی حکومەت لەم ئیشانات چییە؟
ئێوە تا مەسەرن ئایتیمانێک لە تەنیشتەوەی و پێی وایە کە ڕاشکاواناڵێم ئەمیشە قورز نییە و ڕەنگە تێچۆکەشی لەسەر جیرفانی هاوڵاتیان هەر بەقەر ئەو وەرەقە کاری و پرێنتەر و نازانم ئەوە بێدانی پێ دوایە ینی خەمساردی حکومت و قازانجی حکومت لە شوەیەکە ئەمە ناکە ئەگەر ڕاشکاو قسە بکەین بەڕاستی من یەکێک بووم لەوانەی چوم سەردانی فەرمانگەی تەکنۆلۆژیا و زانیاری بکرد لە لای کاکیوە و تقریبان چەند سعاتێک لەگەڵی ماینەوە یعنی یەکێک بوو لەو ڕۆژانەی زۆر دڵم خۆش بوو کە دەمانگوت بزانە چەند خانە نشینمان هەیە کاکیوە بە یەک کلیک دەیگوت ئەوەندەیان تەمەنیانەوە دەمانگو بزانین چەندیان لە دهۆکن دەیگو ئەوەندەیان لە دهۆکن چەند فەرمان بەرمانێت چەندیان ژن چەندیان پیاون چەند لە وەزارەتی فلانن ینی بە ماوەی 3 سعات ماینەوە لەوێ توانیمان ینی ببینە خاوەن معلوماتێک ئێزگار گەورە کە ینی بە تەحدید پێش ئەوەی ئەم بایۆمەتریە بکرێت حکومت خۆشی نەیدەزانی چەند مۆزەفی هەیە من حداکەم نەیدەزانی ئەمە معنی وایە ببینە ئەو دنیایی پێش بایۆمەتری و دوای بایۆمەتری ڕاستە هەلێرەوە دەمێ ڕای بگەین ئێمە چەند جاریش لەگەڵ بەڕێ سەرۆکی حکومەت ئەو مابەتەمان باس کردووە ئەوان گەیشتونەتە نەتائیجی زۆر گەورە پێویستی بە فعل هەیە پێویستی بە ئەکتێ ئەوان پێی گەیشتون ئیتر کە ئەزانین مەسەرەن 10,000 کەس تەمەنی خانەنشینی نەهاتووە و خانەنشین کراوە دەبێ معالەجەی بکەیت کە 50,000 کەس دوو موچەیە و سێ موچەیە سەکە ئەوەی ئەترسن لە ئەنجامی ئێستا ڕقم هەیە سەتوو بانقەکی گەورەی زانیاری تەیە کە ئەگەر ئیشاڵا جەنابێت هەر کەسێکی تری میدیایی بچێ سەردانی بکات دڵنیام وەکو ئینسانێکی هاوڵاتێکی ئەم وڵاتە زۆر شانازی دەکات کە بانقەکی معلوماتی دەوڵەمەند هەیە بەڵام پێویستە ئەمە نتائیجەکانی وەربگرین و دەبێت ئیشی لەسەر بکرێەوە قرار بدرێت ئەمە سەبارەت بابەتە ئەوەی تر خاڵی هەرە گرنگ پێم وایە پەیوەندی بە بەڕێوەبردننی وڵاتەوە هەیە ینی پەیوەندی بە سیستەمی بەڕێوەبردننی وڵاتەوە هەیە بە ئەولەویاتی قیادەی سیاسی ئێمەوەی خەریکی چی بووە تۆ سەیری شێوازی حکومڕانی لە وڵاتی ئێمە بکە سەرقال بووە حکوومەتی ئەلکترۆنی یان هەمومان سەرقال بووینە بە ململانەی شکاندنی ملی یەکتر بە مزایداتی حزبی غەریبە عجیبە من لە پەرلەمان بووم ئێستاوە تەواو بوو تەمەنی پەرلەمانمان لە زیاتی 4 ساڵ 5 ساڵ ماینەوە لە ڕۆژ یەکەمەوە تا ئێستا ئێمە خەریکی حملەی ئینتخابی لە دنیای یەک مانگ حملەی ئینتخابی مە 5 ساڵ لە حملەی ئینتخابی دەژین چۆن تۆ 5 ساڵ لە حملەی ئینتخابی بژی پێڕائەگەی دەی سیستەم و ئایتی بکەی ئەو لەوێت خۆت خاڵی تر بەداخەوە قسەیە دەکەم و ڕاشکاوانەشە قسەیە دەکەم و پێم وایە قەنەعاتیشم پێە بەشێکیشی پەیوەستە بەوەی کە لەوانێ ئەم وەزع بێسەر و بەر و ئەم فەوزا و ئەم فایلە خزمەتی کۆمەڵی خەڵکی پیسخۆر و گەندەڵ بکات چکە لە ژێر سای سیستەمێکی ئەلکترۆنی ئەوان ناتوانن ڕەشوەی 1 ملیۆن دلاری لە کەسێک ئەگەر وشێڵ پێرێش و باکواحد یەک پەنجەرا بێ و تۆ معاملە لە شوێنێک تەسلیمکەی پاش سعاتێکی تر لە شوێنێکی تر معزز مکەڕەم بەبێ ئەوەی دەستی کەس ماسکەی بەبێ ئەوەی ڕەشوە و دەفتەر دلار لە فایلی کەسدانەی ئەو معاملەکەت بە سەلیمی و بەڕێکوپێکی دێتە دەرەوە من تەسەوڕەکەم بەشێکیشی پەیوەستە بەوەی کە خەڵکێک لە ژێر سایی ئەم فایلە بۆ گەنانە عەقڵی بۆگەنی خۆی ممارەسە لەسەر خوێنی ئەم خەڵکە لەسەر عەسابی ئەم خەڵکە لەسەر ماندووبوونی ئەم خەڵکە بڕۆ سەیری سڕە بکە بزانە چێ تەحمولەکە بە مانگی تەمووز 50 کەس 100 کەس وەستاوە بەڵام خەڵکێک لەو لایەوە لە بەر ژێر سپلی دانیشتووە و تێیدا مستەفیدە لەم فەوزایی کە هەیە بەداخەوە بینەرێکی پاکێجێکی مەیدانیمان دروست کردووە لەسەر دوو فەرمانگەمان بە نمونێ ناوەتەوە هەم بەڕێوەبەرایەتی تاپۆ و هەم بەڕێوەبەرایەتی هاتوچوی شاری هەولێر ئێستا فایلانی ئەو تا لێرە ئەمە فایلی با بڵێ مامەڵەی هاوڵاتیانە ئەلێرە ئەمانە چی؟ وەکو فایلەکان لەو شوێنێ با بچینەوە ژوورە ئەلوێ هەر فایلەکە دێتن کە داخل دەکرێتن لە بۆ مەخزان چکە ڕۆژانە بتەوێنێتەوێتن نزیک لە 600 هاوڵاتی یاخود بە سەرەوەتریش جاریەوە دەگات 1000 هاوڵاتی سەردانی بەڕێوەبەرایەتی زۆر دەکات با بڵین لە ڕۆژەکە چەندێک وەرەگیرە چەند فایلی هاوڵاتیەوە
دەکەوێتە سەر ڕۆژی وا هەیە لەوانەیە نزیک بێتەوە لە هەزاریش ئێستا ئەمە بەڕێوەبەراتی هاتوچۆلێر لە سەرەتای دەستپێکردنی کارەکانی لە باڵەخانە تازەکەی ڕۆژانە دوو داوامیشمان دەکرد ڕۆژی وا تاکو 1500 هاوڵاتیش بەڕێ دەکرا بەڵام ئێستا یەک داوامە لە بانی تاکو کاتژمێر سەیە دەتوانم بڵێم نێوان 700 تا 800 هاوڵاتی مامەڵەکانیان ڕای دەکرێتن. باشەگەر 600 بێ لە ساڵێکە دەکات 250,000 و بەسەرەوەش بڵێ ئەی باشەمە ینی ئەوە ساڵێک ئەوەندا و ڕێژێ ئەگەر 10 ساڵی تر چیەکرد لە هەموو فایدە چی لێت بزانە ئێمە ئێستا و فایلانە هەیە بە هەمان شێوە ئەو فایلانە بە ئەلکترۆنیش هەمانە لە بەشی داتاکان هەڵگیراوە ناو سێرڤەری بەڕێوەبەراتی هاتوچۆلێر جگەلەوە ئێمە ئۆتی هاتوونێتە باڵەخانە تازەکەمان هەر هاوڵاتێک کە دێتن سەرجەم دۆکیومنتەکانی هەمووی سکان دەکرێتن هەڵدەگیرێتن واتە ئێمە هەر فایلێک سەر ڕای ئەوەی کە بە کاغەز هەمانیان هەر ئۆتۆمبیلەکە فایلێکی کاغەزیە فایلێکی ئەلکترۆنیشەیە یعنی سبەینەکە حکوومەت ببێتە حکوومەت ئەلکترۆنی ئێمە هیچ کێشەمانی ڕاستە خۆ دەتوانین ئەو فایلان هیچ تەعامل لەگە نەکەین دەبینم هاوڵاتیان خۆیان بۆیان هەیە بگەڕم دوای فایلی خۆیانە نه ئەویان حالەتێکی تایبەتی خۆی هەیە وابزانمەوە کاکڕایت محەممەد زیاتر ئاگادارە حالەتێکی تایبەتی خۆی هەیە بۆیە دەگەڕێتن چکە لەوانێ هەندێک شتی هەبی لە ناو فایلەکەی ون بوو بەیاخت دەیدۆزێتەوە ئەوانە هەندێک حالەت هەیە دەبین ڕێگا بە هاوڵاتێکە دەدرێتن تەنانەت جاری وە هەیە هاوڵاتی سقینێ بە گەڕانەکەی ئێمە بڵێ کارمەند یعنی ئەوە هیچ مەسەلەی پاسەوانەکە جاری وا دەبینی سقی بە ئێمەێک کە دەڕی فایلەکەت نەهاتوێت لە وەرە فەرمو خۆت بگەڕێ. ڕۆژانە چەند فیل زیادە بیان چەند فیل دێت هێرە کۆی هەمووی ڕۆژانێ فیل لەوانێ برێن بە تقریبی لە هەشتا هێتا 120 دەردێت لەبەرەوە ئێمە عجزدانامان هەیە تقریرمان هەیە سەرنج دەرکردمان هەیە هەمووی پەیوەندی بە دۆسێکە دەربێ دەرچێت تەماشاکرێ باش ئەم ئەگەر فیلانە ڕۆژێک لە ڕۆژان بستێت چی ڕوەدا وڵی زەحمەتی هەم لۆمە دەبی هەم لە هاوڵاتیان دەبی لەبەرەوەی جارێک سوتاوە لە نۆتیەک لە ئینتیفازە هەندە فایلی بەر سووتان کۆتووە تا ئێستا ژیانی هەیە بۆی دەکرێتەوە. دەستخۆش کاک هیوا ئەو بەڕێزەی هاتوشوی شاری هەولێر ئەڵێ ئێمە ینی بە بۆچوونی خۆی ڕەنگەوە بەشێکیش بێ لە دڵسۆزی فەرمانگەکەیان بەڕاستی کاڵێ ئێمە بەسکان هەموو ئەو مەعامەلاتانەی کە ئێمە بۆمانێ ڕۆژانە سکانیەکەین و ئەمە بە ئەلیکترۆنیکرد نەزانین پرۆسی بە ئەلیکترۆنیکردن ئەوەیە خۆ نەخێر ینی بە یاعازی چێ ئەمان مەسەرەن بە یاعازی چێ وا ئیشەکەن خۆگە باسی ئاز بکەین جەنابی دکتۆر ئێوە ڕێنمای نایەن بە فەرمانگەکان نەخێر یەکە باگە بۆ جەناب بە شارەکەم جەنابی دکتۆرشی زۆر مهمی باس کرد باسی سیستمی حکومڕانی ئیگەڤەرمنتی هەموو دنیا یەکەم فەقەرەیان پێ ئەوترێت ناشنال پۆلیسی ئەلاینمنت یعنی دەبێتە تابوقی کامی لەگەڵ سیاست و پۆلیسی ئەو وڵاتە هەبێت یەکەوە دانا لەسەر ئەو ئەساسە هەموو شتەکان کە ڕێگەخەیت فەرمانگەی تەکنۆلۆژیە زانیاری لە 2012 لەگە پرایس واتە هاوس کوپرس کە کۆمپانیێکی شاری زۆر گەورەیە ڕێکار و بلوپرینتی آیتی لە هەرێمی کوردستان داناوە یعنی ڕێکارەکان دیارە ئەو ڕێکارە سەردانی هەموو وەزارەتەکان کراوە لە ڕووی ئەپلیکیشن و سکیوریتی و ئەوانە هەموو ئەنەلایز کرایە لەسەر ڕادیشن ئەوانە دواتر لەسەر ئەو سەرڤێ و لەسەر ئەو بەحسە دیارکراوە کە هەر وەزارەتێک پێویستی بە چ ئەپلیکیشن و کامە خزمەتگوزاری ئەلکترۆنی هەیە کە هەڵت بژار ئەوە گرنگە باج بۆ جەنا باسکن کە باسی ئایتی کرد فەرمانگەیمان لە مستەوەی حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندیمان لەگەڵەوەن تۆ کە هەموو ئەوانە هەموو کێشەکانە دیاری کردی هەموو وەزارەتەکان دواتر یەی ئەولویەت ئەدەی بە پرۆژەکان کامە پرۆژە گرنگترە لەویتر چونکو ماواردی مادی و بەشەری بە هەمویانی نییە بەجارک بیکەیت پرۆژەکانی آیتی ئەگەر 5 ساڵ کەش خەرکی بێ خلاصە بن پرۆژە گرنگەکان هەڵەبژێری یەکەم جا پرۆژەنە بە شێواز باشتر جێبەجێکەی ئەچی بۆ پرۆژەکەی تر کێشەکە ئەوەیە ئەو پۆلیسێکە دامان ناوە ئەو ڕۆنمەپێک کە دامان ناوە ئلتزامی پێوە ناکرێت کە دەسەڵاتی ئێمەشتێ خۆمان بسەپێنین بەسەریانە ئەو ئیشێکی ئێستا مەسەن لە وەزارەتی ناوخۆ دەکرێت بە ئەلکترۆنیکردنی کارەکان زۆربەی وەختەکان شتێکی باشە یعنی هەگەر هیچ نەبێت شتێک لە کۆڵەکاتەوە بەڵام وەکو سیستەمی هەڵبژارنی ئێرە سیستمێک ئەگەر بە غەڵەتی ئەنجامدرا زەرری هەندێک جار زیاتر لە قازانجی لەو حاڵتە ناڵم زەرەرە بەڵام سکانکردنی دۆکومنتەکان
ئەوە بە ئەلکترۆنیکردنی کارەکان نییە بۆ بە ئەلکترۆنیکردنی کارەکان خۆ بەس داتا بە ئەلکترۆنی ناکەیت تۆ پرۆسەکە بێ بە ئەلکترۆنی بکەیت لە حکوومەتی ئەلکترۆنی حکوومەتی ئەلکترۆنی سەر سێ ستون وەستاوە خەڵک پرۆسە تەکنەلۆژیا تەکنەلۆژیا هەیە ئەبێ پرۆسەکە چاکەیتەوە دواتر خەڵک تدریب بدرێتن کە لەسەر ئەو پرۆسی ئیش بکەن دواتر تەکنەلۆژیا توانێت یارمەتی بدات باشچوونی جەنابەت کەواتە ئەوەی ئێستا کراوە تەکنەلۆژیاک بەکارێت بۆی دکومنتەکان سکان بکرێن لە وەرەقەکەەوە بکرێت دەسەر شاشەی کۆمپیوتەرەکە بۆ لە وەرەقە بۆ سەر شاشەی کۆمپیوتەر بەڵام ئایا تۆ ئەتوانی ئەو وەرەقەیە بە ئەلکترۆنی بنێری بۆ شوێنتر کە ئیشی لەسەر بکات نە هەر ئەبێ پرینتی کەیتەوە هامش لەسەر بنووسە بە ئەلکترۆنیکردن زەحمەت نییە بەڵام ئەوە یەک تێگەشتن لێتر هەبێتن دابنیشن بڕیار لەسەر ئاکشن پلانێکی مەزبوط بدرێت بە یەکەوەی شەکە بێت هەر بەرەوبەرە گشتیاک هەستا بۆ خۆی بڕیاری بەدەست بوو بە بیانوی ئەوەی کە تەمیل لە دەرەوەیە تەمیل لە فلانە شەریکەتە ئیشێکی کرد و بۆیان افتتاح کرد و چەپڕی بۆ لێدرا معنای ئەوە نییە کە ئەوە لە ڕووی ئایتیوە بەبووچوونیەوە سەرکەوتووە خراپ نییە بەڵام ڕێکارە دروستەکەی ئەوە نییە ڕاستە کاگاسۆ ئێوە لە ناو فەرمانگەکەی خۆتانە چەند یان ئێسا چەند کارمەندتان هەیە کە ئیشی کۆمپیوتەرەکە وە کەسانێک ئیشی کۆمپیوتەرەکان ئیشەکانیان ڕێنمایەکانیان لە فەرمانگەکەی ئەمانە وەرگرتۆیان بە بۆچوون و بە عقلی خۆیان ئیشەکەن ئێمە فەرمانبەری کۆمپیوتەرمان زۆرە ئەنی هەیتمان کە فەرمانبەرن و ئیش لەسەر کۆمپیوتەر دەکەن لە بەرەوەی بە ئێمە خۆمان لەوە دانەبرن کە فەرمانکان تۆماتی خانبەرە هیچ بواری ئەلکترۆنیان بەکارنینەوە ئێستا وێنەی تۆمار بە 5 دقه بۆ تەواو دەکرێت لەسەر کۆمپیوتەر هەموو شتەکان تەواو دەکرێت و تەواو وێنەی تۆمار دەدەنەوە بەڵام وەکو کاک هیوا باسی کرد سیستەمی بە ئەلکترۆنیکردن تەنها ئەوە نییە باشەمی ئازانە ئەم ڕێنمایانەی کارمەندەکانی ڕێنمایەکانی ئێمە ئایتیتان ئەنجمەنی وزرانەوە بۆمان نایە بەڵام ئێمە بەڕێوەبەتی گشتی کە پێی دەرێن بەڕێبەتی ئایتی ڕێنمایەکانمان لەوە ببوو لە بۆ ئەو فەرمانبەرندەتی کە لەسەر کۆمپیوتەر کار دەکەن و ئەو ڕێنمایە من باسی بەڕێوەبەرەکەی جەنابە ناکەم بەڵام لەوا چێ لە سات چوزانم لە سات 6 بۆ هەفتای بەڕێوەبەرەکانی کوردستان بە حکمی تەمەنیان و بە حکمی ئەو ئەزمونەی کە چکە لەسەر ئەساسی ئەزمون وەرگیراون پێم وانییە شارەزایەکیان هەبێت لە ئایتیا و بتوانن چوزانم ینی لە ئێستاوە خەتێکی تەندروست دانێن کاوکاری ئەمان بیانی بۆچی بە بۆچوونی جەناب بۆچی پرس بەمان ناگەن بکەم لێرە سەرکەن بەرەو حکوومەتی ئەلکترۆنی چوون دوو شێوازی هەیە لە دنیا یەکێکیان پێوترێت تۆپ داون ئەپۆچ یەکێکیان پێ دەوترێت بۆتم ئاپ ئەپۆچ ینی لە سەرەوە بخوارەوە بڕیارە دوو تەطبیقەکرێت یان لە خوارەوە خۆی هەرقڵت بۆ سەروێت ئەو وڵاتانەی کە لە ڕووی بڵێن زانستیوە پێشکەوتون وەکو یان لە ڕووی بەکارهێنانی تەکنۆلۆژیا پێشکەوتون دەوڵەتەکەم بۆ نمونە ئەستۆنیای ئەڵمانیای ئەو وڵاتانە کە لە ناو خەڵک و خودی خەڵکەکەیە ئەو نوزوجە فکری هەیە دائیمەن ئەو ئینیشیتیڤانە خەڵک هەلێگرتن دامودەزەکان لە خوارەوە دەست پێکەن بەرەو سەروێت لە وڵاتانی دوا کەوتو و یان لە وڵاتانەی کە دیکتاتۆرین یان لە وڵاتانەی کە لە ڕووی اقتصادی و پێشکەوتونین ئەبێت لەسەرەوە قیادەیەک دەست پێ بکات ئەو ڕوویە بچەسبن بۆ خوارەوە نمونەیان ئیماراتە نمونەی سنگاپورایە یەک نەفەر لەسەرەوە ئەبێ ڕوویەی هەبێت بە ئەو شتە دەسەڵات بۆ خوارەوە تەنفیز کات چاودێری بکات هەتاکو جێگرێت هی ئەو جیهاتانی کە جەناب باسکە ئەوانە یوزەری سیستەمن ئەوان ناتوان خوان سیستەم دابین ئیشی بەڕێزنیان نییە کە مەسەن سیستەم دروست کاتن ئەوانە پێویست ناکرد لە کۆمپیوتەرش بزانن ئیشی جهتێکی مرکزیە کە ئەویشان بۆ بخۆڵگەن ئەو جهتە مرکزیە نازانین کێە ئێمە بەسی کەسەوە ئەو دەسەڵاتە داراییمان نییە ئەو دەسەڵاتە یاسایشمان نییە ئەگەر بدرێتەمە ئەو دەسەڵاتە ئەتوانین دەست پێ بکەین ئەو سیستەمانە لەسەر ڕێکارێکی دروست لەسەر سیستەمێکی دروست ئەو شتانە بچەست دەست خۆش کاک فرسەت کاک هیوا زۆر ینی زۆر فلکسەبڵ زۆر ڕوون قساکات ینی گیانی دەنگی ئەمان دەنگی فەرمانگەکەی ئەمان حتا دەنگی شخصی ئەمان وەکو پیاوێکی ئایتی ئێوە پەرلەمانن ینی لە بینی ئەمان و حکومەت و دەسەڵاتە ئێوە هەن بۆچی وەکو پێویست ینی لەسەر بە شخصی قسە ناکەن ینی لەسەر تۆ قسە ناکەم بەڵام وەکو موسسەکە بۆچی پەرلەمان ئەم دەنگانە وەکو پێویست ناگەێنێتە سەرەوە یا بۆچی بەشێکی زۆری خەڵک پێی وایەکە بۆ بەردامەکەی خۆمان ینی من هەمیشام نومنێنمان چەند لە ساڵانی ڕابردووە پەرلەمان یاسای قەدەغەگرتنی جگەرەکێشانی هێنا بیرمە و کات یەک دنیا هەڵای لەسەر ها و ئەمەکەی زەڕورە و ئێمە خۆ ئەگەر قسەشی نەکردای ئێستا
هەر وڵات هەر لەم دۆخا بوو بەڵام ێستا خۆشبەختانە یاسای جگەرەکێشان و قەدەغەکردنی جگەرەکێشان خەریکا بێ بە کللتور بۆ پەرلەمان جاروبار لە پای کەیسی نەوت و لە پای ئەو دایان کەیسی کە دارکاری مێشتی خەڵکی پێەکەن و هیچ چارەسەرێکیشی نییە هیچ ئەنجامێکیشی نییە بۆ لە پاڵا خەریکی ئەم مشکلانەش نابن کاتە هەرڕێک وەڵامەکە جارێکی تر ئەوەیە ئێمە بە تەواوی بارگاوی بووین بە حزبی یعنی هەموو شتێک لە چاوی ئێمە لە ڕوانگەیەکی سیاسی بەحت سەیرەکەین ئێمە ئێستا لە پەرلەمان وەکو مؤسسەیەک کە یەکە لە مؤسسەکانی ئەم وڵاتە و مؤسسەیەکی گرنگیشە و کاریگەری خۆشی دەوێت بەڵام پرسیارەکە ئەوەیە لە سەرجەم فراکسیۆنەکان لە ئیداری پەرلەمان لە سەرۆکایەتی پەرلەمان لە هەمومان ئەولەویەتی چەندمان لە ماوەی ئەو 4 ساڵە ئەوە بووە کە بەش هەنگاوێک بنێت چکە مەسلەی چارەسەرکردنی کێشەی ئەو هەموو فایلانە و پەرەپێدانی ئایتی و بە ئەلکترۆنیکردنی حکوومەت و ئەمانە کەمکردنەوەی هەموو ئەمڕۆتینە لەوانەیە هی ساڵێک و دوان و چار نەبێت پێویستی بە کاتێەوە وڵاتان هەیە بە 20 ساڵ تاوەکو گەیشتیتە ئەو مەرحەلەیە کە ئەمڕۆ ئیسان بەسەر سوورمانەوە سیر بکە بەڵام هەنگاویان ناوە پرۆسێ ئێمە مانەوە نییەوە بە ڕەشببینیش قسە بکەین یعنی ئەگەر ساڵی 2017 یان هەژدە بەراوردکەی لەگەڵ ساڵی 2013 یان چواردە توانم بڵێم هەنگاوێک چوینەتە پێش ڕۆژێک دەبینین باسی کارەوا دەکرێت کە لەمەڵ بووە دەبێتە کارت ئەمە هەنگاوێکە لە چوارچەوەی بەرنمەکەی جەنابدایە من ئاگادارم لەسەر ئاستی مرور و ئەمانە هەنگاونراوە لەوانەیە خەلەلی تێدا بێت لەوانەیە پێویستە باش بکرێ دراسی باشتری بکرێت بەڵام هەنگاوێک چوون لە فەرمانبەرانی دەوڵەت و خانەنشینی هەنگاوی گار باش چوینەتە پێش معنەی وایە لە شوێنی خۆمان نەوەستاوین هەنگاوێک دەستی پێ کردووە بەڵام خەمبەوە ئەخۆین کە بەهڵا ڕێچکەی خۆی بگرێ بە شێوازێکی سیستەماتیکەوەی سیاسیتی گشتی دانە ڕێژرابێت ئەنی نابێت ڕێگە بدرێ هەر کەسێکە و لە لای خۆیەوە بانگەشەی بە ئەلکترۆنیکردن بکاتچکە لەم کاتە تەزاروبات دروستەبی من هەستەکەم ئێمە خەریکە لە ئەولەویەتی ئەمە تێدەگەین لەسەر ئاستی سیاسەتی گشتی حکوومەت بەڵام هەنگاوەکان تەوحید نەکراون مەسەلەن بۆ نمونە بۆچی فەرمانگەی تەکنۆلۆژیا و زانیاری یان هەر جهەتێکی دیکە نەبێتە مەرجعی هەموو ئەم پرۆسەیە لەوێەوە بەسەر ئێستا جەنابەت ئاگال لە وەزارەتی داخلی هەیە کاتێک کە پرۆپۆزەلەکانمان بەرز کردوێتەوە بەردەوام پرۆپۆزەلەکانمان بەرز کردوێتەوە بۆ فەرمانگەی ئایتی ئەنجومەنی وەزیران بۆیە داواشمان کردووە کە ئەوان سەرپەرشتی بە ئەلکترۆنیکردن و بە سیستەماتیکردنەکە لە بەرەوەی خۆشی ویتی کاتیوە ئێمە وەکو فەرمانگەی تماکن خانبەرە دەسەڵاتی ومانیە ئەو سیستەمە دروستکەین بەڵام ئەوەی کە لەسەر ئێمەیە پرۆپۆزەلەکان دروست دەکەین وتوێژ دەکەین لەگەڵ کۆمپانیەکان کە بەڵێ ئێمە ئیشەکانمان ئەبە و خطواتانەیە پێویستی بە چ زۆرە سیستەمێکە ئەوان دەردی کاجیواوتی هەندێک جار پێویستی بە ئەو بیرکردنەوەیە کە بیرکردنەوەیە کە ناڵێن بەڕێوبەرەکەی جەنابان یا ناڵێن بەڕێوبەرایەتیەکی محدود بەڵام تا چەند جدیت هەیە بۆ ئەم شتە یا هەر وەرەقەیەک و فڕیراوە بووی کە ئێستا تۆ بڵیت لە ساڵی 2002 ئێمە دەو ئەم هەوڵاین هەڵبەتە باسی جەنابەت ناکەم بەڵام ئایا تا چەند جدیت هەیە چکەکەم تا زۆر مەسەلەن بۆ نمونە سیستمێکە بوو پێما بێ لە پاسپۆرتی سلەیمانیەوە دەسی پێکرد کاتێک گاین چەند ساڵێک پێش ئێستا ئازام 8 ساڵ پێش ئێستا سیستمێکی زۆر بەسیط بوو کە تۆ چووی ڕقەمێکت وەرەگرت کە لە ئەوروپا هەر یەکەمان ئەگەر سەردانێکمان کرد بێ ئەزانی نانی بۆ تکتێکی پاس ئەو شتە هەیە ڕقەمێکت وەرەگرت و دانیشتیت مەسەن ڕقم 44 ئیتر دانیشتی لە شاشەیە کرد بە وەردێک نووسیبیان 44 ئەچویتر بێ بێقڕۆی ئەنی ڕاستە یەک پەنجەرە بەڵێ ینی مە بە قسەکەوەیە ینی ئەو بەڕێوبەرایەتیەکان لەو ئاستی کە جنابیشت باسیەکەی لە ژێرۆ بچێتە سەرەوە ڕەنگە ئیترها دوولانە بێت هەندێک فەرمانگە ڕەنگە لایەزال هەندێک بەڕێوبەر هەر مرتاح بێ بەوەی کە ئەم وەرەقەیە بیترە بێت دەستنووس بێت و ئەوەی لەسەرکایە بە پێچوانەوە هەندێک هاوڵاتیان ئێمە ڤۆکسپۆتمان وەرگرت توێ ساچینە ناو ئەو لێدوانی خەڵک ینی هەندێک هاوڵاتی ینی وەرەقەکەی بەدەستەوە نەبێت زۆر ئیمانی بەهین نەماوە ینی ئیمانی بۆ نییە کە لە ڕووی بە تەکنۆلۆژیا قالبی چینج مانجمنت یعنی کەوتم خەڵک یەکی لە ستونە سەرەکیانی ئەو سیستەمەیە تۆ سیستمت کە دروست کرد ئەبێت لە چینج مانجمنتە ئەو گۆڕانکاریە مانێج بکەیت کە خەڵک لە وەرەقەوە بکەوێتە سەر سیستەمێکی ئەلکترۆنی ئەو گۆڕانکاریە ئەو چینج مانجمنتە بەخۆی پرۆسەیەەکە بۆی ئەڵم بە عشوای دروست باسی کەم وەکو ئاماژە پێدانێک ئێمە لە سێ دانیشتن
لە دوادانیشتەکانمان لەگەڵ بەڕێ سەرۆکی حکوومەت لە هەر سێک دانیشتن باسی ضرورەتی احتیمامدان بە ئەم بابەتەمان کرد و جەنابی سەرۆکی حکوومەت بڕیاریدا لە ئایندێکی زۆر نزیک خۆی سەردانی فەرمانگەی تەکنۆلۆژیا و زانیاری بکە لەو دانیشتانەکە لەگەڵ ئێمە کردی و لەوێ کۆمەڵێک بڕیاریش دەربکات تایبەت بە ئەو ئەنجامانەی کە ئەم بەڕێزانە پێیگەیشتن لە فەرمانگەی تەکنۆلۆژیا و زانیاری و لەوێ بکرێنە بڕیار ئەو دانیشتنی ئێوەکەی بوو بەڵێنەکەی سەرۆکی پێم وایە کیوامە کەمتر لە مانگێک ئاخر دانیشتن بوو دوێن دانیشتنی پێشترش هەر خلالی هەفتە و ئێمەش لەم بەرنامەیە سەرۆکی حکوومەت بیر یەخینەوە کە خۆی فەرمانگەی کاروا بوو زۆر ئاگاداری بەڵێنەکەی لە نزیکترین دەرفەت خۆی سەردانی فەرمانگەی تەکنۆلۆژیا و زانیاریەکەەوە لەوێ کۆمەڵێک بڕیاردات مانای ئەم قسەیان بۆ کرد مانای وایە ئێستا گرنگیدان بەم پرسە بووە یەکێک لە ئەولەویەتەکانی حکوومەت ئەمە هەنگاوێکی گرنگە ئەم بەرنامەی ئێوەش تەکانێکە تەرکیزکردنی ئەعلامی و فشار خستنە سەر هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە ئیتر لە کۆڵ ئەم فەوزایە ببینەوە کە خەڵکی زۆر هیلاک کردووە بەڕاستی بنخۆم لە معانات و ئێش و ئازاری خەڵک تێدەگەم بەدەست ئەم ڕاستینە ئەم فەوزایە ڕاستە با جۆمان لە بەشێک لە هاوڵاتیان بێت و جۆمان لە بەشێک لەو معاناتانە بێ کە جەنابە باسێکی فەرمی ساقی بکە و نازام چی بکە و زۆرە ئارێوەڵە ئەو هەموو ڕوسەماتەلۆچی یانی شتێک کە ئینسان سەنەوی نوێ دەکاتەوە هەمووی فایلەکە هەیە لێرە پێویست دەکات نووسی عێراقی نفوس کارتی زانیاری ئەو هەموو شتە ڕسم و ئەو شتەی لۆچیە لە سبەینەوە چەندی پارە بە فایل داوە وەڵی 10,000 لە شوێنێک وێداوە لە شوێن کە 10,000 بەڕاستی یعنی پارەشی زۆر زۆرە خەیاڵە 15,000 ڕازیت بەو فایلەوە ژوورۆ بژوور ناوەلە ئیش ناڕاتن لە سبەینەوە چەنە بە پارە و بە کۆپی داوە کۆپی و فایل و بەڵێ لە بیانیەوە تقریبا پێ 6,000 بەڵام بڵێ لە بیانیەوە لە کێکەوە لێرەی ئەو هاوڵێ باس پارەکە ناکەین پارەکە بەو شێوەیە نییە بەڵام ئەگەرێت و سەرماندی بوون سیر کە خەڵکێک دانیشتە لێرە ئێوە با بڵێن نۆکو پارێزەرە کە ڕۆژانە لە دایری خانوبەرەیە کار دەکەن بەم هێنانی وەرەقە و فایلەیە ڕازین ناوەڵە ڕازنینە بەسی تر دەبا سیستەمێکە بە مەسەن بە ئەلکترۆنی کراوە مەسەن لەو حالەتی ئێستاماندا مەسەن زۆر جوارەیە مەسەن فایل بزر دەبێت ئەوراق بزر دەبێت حاڵەتی وا هەبووە هاوڵاتی کەسێک قوربانیە و مەسەلەیە بێت فایلەکەی دیار نەما بێت بەڵێ زۆر کەسە بە مەسەن لێرانە کەسیکە هاتووە مەسەن یانیش ئۆتێ بەخۆی هاتووە یان وارسەکانی مەسەن مراجعاتی ئەو ئەوراق فایلانەیان کردووە کە نیانگەڕان تۆزێی خۆی لێرە لەو حالەتەی دائیرەش مۆزەفیش تووشی ئەو کێشانە بووە بڵێ ئەمە دەین خانێژی شەشی بوو بکڕین بە ناوی خۆمان بکەین پێی بسی ئینساف بکەی بسی مەعامیلۆ بگری یانی ئەوەندە ئەزیەتمانەکان لە 20 ڕۆژ بگری پارەکەی بدە یعنی ئەوەندە ئەزیامەکان لە خۆمان بێزار دەرین دەستخۆش وڵات بەر لەوەی دەستکەینەوە بە گفتوگۆ پامنێرمان لە دەرەوەی وڵات لە ئەوروپا پاکەجێکی بۆ ئامادە کردوین هەر با یەکسەرۆک و مقارنەیەکی ژۆک و بەراوردکاریەکیش باوەش ببینین فەرموو لە تەواوی وڵاتانی ئەوروپا شتێک پێی بوترێت ڕۆتینی کارژێڕی بوونی نەماوە و تەواوی کارەکان بە تەکنۆلۆژی و ئۆنلاین کراون بە جۆرێک کە لە چەند خولەکێکدا کارەکان جێبەجێ دەکرێن ئەگەر کەسێکی دانیشتووی ئەوروپا بیەوێت پاسپۆرت دەربکات پێویستی بە کۆمەڵێک بەڵگەی کەسایەتی و کارتی زانیاری نییە تا هەموو لە فایلێکدا کۆ بکرێتەوە دەچینە لای فەرمانبەرێکی شارەوانی کە باز لە چۆنێتی دەرێنانی پاسپۆرت دەکات کە بۆ هەموو هاوڵاتێکی ئەوروپی بە هەمان شێوەیە تەنها لە وەرگرتنەوەی کاتەکەی لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر دەگۆڕدرێت من ناوم ئۆلی پیپەرە سەبارەت بە چۆنیەتی بەدەستخستنی پاسەپۆرت لە ئەڵمانیا کارێکی ئاسانە و لە شارەوانی دەردەهێنرێت بۆ نمونە لە شاری بۆخوم دەچین بۆ ئۆفیسی شارەوانی و دوای وەرگرتنی ژمارە کەمێک چاوەڕوان دەبین هەتاکو نۆرەمان دێت بە فەرمانبەرەکە دەڵێن پێویستمان بە پاسەپۆرتە دوای پرسیاری ناو و ئادرێسی شوێنی نیشتەجێ کارەکە دەکرێت چەند جۆری وەرگرتنەوە هەیە لای ئێمە بە ئاسانی دوای ماوەی 4 هەفتە وەڵامەکە دێت و
بەهای 45 یۆرۆ دەدەیت و پاسەپۆرتەکەت وەردەگریت. گەر بشتەوێت خێرا و زۆر بەپەلا وەربگریتەوە بڕی 96 یۆرۆ دەدەیت و دەم و دەست پاسەپۆرتێک وەردەگریت بۆ ماوەی ساڵێک و دواتر ئەو پاسەپۆرتەی داوات کردووە بۆ ماوەی 10 ساڵ کاری پێدەکرێت و وەردەگیرێتەوە. نمونەیەکی دیکەی کاری ئیداری کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیلە کە دیسان پێویستی بە چەندین فەرمانگە نییە و تەنها لە یەک جێگا کارەکان تەواو دەکرێن و لە چەند خولەکێکدا ئۆتۆمبیل دەکرێت بە ناوی کڕیارەوە. ئەم هاوڵاتیە کووردە باز لە کڕین و گۆڕینی ناو ژماری ئۆتۆمبیلەکەی دەکات. لە ڕاستیە لێرە سارەکردن بە ناو تەحویلکردنی سارە زۆر ئاسانە. کاتێک کە سارە کڕی بۆ نمونە دوو وەرەقی لەگەڵایە، وەرەقی گەورە و وەرەقی بچووک. بەم دوو وەرەقەیە ئەبێ پێش هەموو شتێک کە پێشەوەی بچی بۆ دایرەی مرور ئەبێ تامین بکەی، وەرەقی تامین بۆ وەرەقی تامینەوە. بەم دوو وەرەقەیە چی بۆ دایرەی مرور. لەوێ کە ئەچی تەبعاً سەرەیە وەرەقەیەک ڕاکێشەی ڕەقەمی لەسەرە، هەموو کەسێک ڕەقەمێکی پێیە، بەو ڕەقەمە بانگ دەکەن ئەچیتە ژوورەوە. کاچیتە ژوورەوە ئیتر بە مۆزەفەکە بە مۆزەفەکە ئەڵێم سارێم ئەمەوێ تەحویلی ناویم خۆمی بکەم. هەمووی بە کۆمپیوتەر بە دووسێ دەقامی بۆ چاکە ڕەقەم وەرەگریت و لە سارەیە بەستیت و سارەی تر هی خۆتە. ئەیتر پێویست ناکە بچیتە ژوورێکی کە یان کۆپیکەی ئەوراق یان مەسەلەن بنێرێ بۆ شوێنێکی کە ئیتر هەمووی لای مۆزەفێکە لە ژوورێکە. دەستخۆش بایتر کاک فرسەت بەرە و چارەسەر بڕۆین بە بۆچوونی تۆ کەی تۆزێک نزیکە بینەوە لە وڵاتانەوەی تر هاوڵاتیەکی کوردیش کە سارەیەک تەحویلکایان کە پارچەیە زەوی خانوویەک تەحویلکە ئیتر لەرزی لێنێ لە دایرە و هەوڵی پەنابردن بۆ واستە و پەنابردن بۆ ناسینی خەڵکۆنیان بە بۆچوونی تۆ بەپی ئەو هەنگاوانە بەپی تەجروبە و منطقی کارکردنی حکوومەت یاریمی کوردستان و ئەو منطقی کە جەنابێژت یاکردووە کەی ئەگەین بەو کاتە پێش هەموو شتێک بەڕای من پێش ئەوەی دەست بەو سیستەمە بکەی دەبێت و مؤسسات دروستکەی مؤسساتی حکومڕانی ڕەشید دروست بکەی و بەڕاستی ئێمە دەوڵەتی قانونمان هەبێت و ئیدارەدانی وڵات بە عەقڵێکی دەوڵەتداری مؤسساتی بێت و ئێمە بەڕاستی بەڕێوەبردن و دەوڵەتداری لە ماوەی 4 ساڵ کورت نەکەینەوە لە نەتائیزی هەڵبژاردن. ئێمە ئەوەندەی خەریکی هەڵبژاردنین لە یەکەم ڕۆژی هەڵبژاردن تا ئاخر ڕۆژی تەمەنی حکوومەت و پەرلەمان ئەوەندە خەریکی بەڕێوەبردن و خۆ بەڕێوەبردن نین. ڕاستەکە فرسەت یەک قەوسمبەرێ لێرە یان یەکێک لە کێشەکانیش ئەوە نیە گەر دوور نەکەوین ینی کاک هیوا سەیرەکەی کابینێکی حکوومەت یان سوورێکی پەرلەمان با بڵین سیرەکەی هەندێک قانون و هەندێک کار و هەندێک پرۆژە ئەبەنە 4 ساڵیشی تیاکەنەی بەنەی ترەوەی کە ئیشێکی زۆر کەمێمێنێ کاتێک کە کابینەکەی دواتریەت لە جیاتی تاواکاریە میشە بێت سیرەکە بۆی کە نەبێت بە سەروەری کابینەی پێشووتر خەفەیەکرێ بەڕاست. بەس یەک قسە بکەم بۆی پێش لای کاکیوە گرنگە یعنی هەر کەس هەر یەکەو دەبێت لای خۆیەوە دەست پێ بکە چۆن باوەڕ بکە ئێمە لە پەرلەمان ئازارێکی گەورەمان چەشت ماوەی 5 ساڵ ڕابردوو لە دەست بە هەدەردانی وەقت هەبوو لەسەر قانونی زمان من گرتمەوە 28 دقیقە قسەی کرد بە تاریخی زمانی کوردی دەست پێ کرد لە گوتی و لولویەکانەوە کە ئێمە لەسەر یەک مادەی معەن قسەمانە کرد. ئێمە هەستاین پەیڕەوێکی ناوخۆمان بۆ پەرلەمان نووسیەوە لەم پەیڕەوی ناوخۆیە ئیتر لەمە دووە کەس ناتوانێت لە 2 خولەک زیاتر قسە بکات. لەم وڵاتە لە سڕەیەکی زۆر و زەبەند لە معاملەیەک لە بەناوکردنی سارەیەک لە معاملەیەکی قەزا لە ژن تەلاقدان و ژن مارەکردنێک تا هەمووی بە مانگ و بە ساڵ و بە ڕۆژی پێویستە دەبێ کات بگەڕێنینەوە و لە هەموو دام و دەستگاکان ئەمەش تەنها بەوە دەکرێت کە مؤسسات دروستکەی شتەکان تەنزیم بکرێ و خاڵی هەرە گرنگش ئەوەیە ئیتر بە سیستەم بە ئایتی بە شێوازی ئەلکترۆنی ئەم وڵاتە ئیدارە بدرێ ئەمە کاتی دەوێت نابێ بێ ئومێد ببین و من پێم وایە جیلێکی باش بەڕێوەیە کەسی شارەزان خەڵکی بەتوانان هیوام وایە خوازیارم ئەوانە بێن
مەفاسیلی گرنگی حکومڕانی لەم وڵاتە بگرنە دەست و خەم و هەمی ئەوان ئەوە بێت کە ئەم وڵاتە بکەوێتە سەر ڕێگای ڕاست بە شێوازێکی سیستەماتیکی بەرەوە دەبێت ئێمەش ڕێگە خۆش بکەین زەمینە خۆش بکەین بۆ ئەو عەقڵە نوێیانەی کە لەگەڵ ئایتی ژیاون و لەگەڵ ئایتی نشئیان کردووە و گەشتیان باشە چی بۆ بەڕێوەبەراناڵی بەڕێوەبەری فەرمانگەیە گەڵی بۆ نمونە کاتێک کە کەسی چۆک و کاچیوە گەنجێکی ئاوا مەسەلەن گەنجێکی خۆست بچێت بۆ لای و ڕێنمایی بکات و ینی ئێمە جۆم لێ بۆ یان ئێمە لە ریسێرچی بەرنامەکە لەگەڵ هەندێک بەڕێوەبەرا قسەمان کردووە ئەسڵەن نەک هەر بڕای بە مۆزوعەکە نیە نازانم کاکیوا لەوانێ بزانێت کاگاس و ئەوەی فەیسبووکی داناوە تەمەنی چەند بووە ینی گەنجێکی زۆر ساڵی ینی زۆر گەنج بووە یعنی ناکرێ ئێمە پێمان بەڕاستی ئەم گەنجانە خەڵکی شارەزان ئەم ئەوانەی کە پێدەگەن ئەمانە هی ئەوەن ئیتر سیقەمان پێیان هەبێ و ئێمە ڕێگەیان بۆ خۆش بکەین و شوێنیان پێ بدەین بۆ ئەوەی بێن ئەم وڵاتە بە شێوازێکی سیستەماتیکی ئەلکترۆنی بەڕێوە ببن و من خۆم ڕەشبی نیم ینی پێم وایە بە ماوەی 10 ساڵی داهاتوو ئەگەر ئەمە بکەینە ئەولەویەت بۆ نمونە با لە ڕێک ئێستا ئێمە بەرەو هەڵبژاردنەوەی با یەکێک لە بەرنامەکانی ئینتخابی حزبەکەی من ئەوە بێ هەنگاونانە بەرەو حکوومەتی ئەلکترۆنی هەنگاونانە بەرەو دەربازبوون لەم فایلانەی کە جنابەت لە بەرنامەکەی خۆت عەرزی کردن یعنی دەبێت ئەمە ببێتە ئەولەویەتی حکوومەت بکەوێتە ناو بەرنامەی حکوومەتی داهاتوو کە لە ماوەی ئەم ساڵە کرێ هەنگاوێکی گەورە بچینە پێش نیوەی ڕێگا ببڕین بۆ 4 ساڵی داهاتوو لەوانەیە ئیتر پێویستمان بە هیچ شتێک نەبێت کە بەدەست بڕوات هەمووی بە کلیک بڕوە تەنانەت دەکرێت لە ماڵی خۆشمان دەنگ بدەین بە شێوازێکی ئەلکترۆنی نەزیهترە شەفافترە معاملات و ڕۆتی نامێنێ ڕەشوە و بەرتیلکاری نامێنێ فەساد کەمە بێتەوە دەنگەکان نامێن هەموو ئەمانە ڕێگەخرێتەوە بۆیە ئەمە چارەسەری برینەکانی ئێمە بەوە دەکرێت کە ڕێگە بدەین خەڵکی دەرگا بۆ خەڵکی شارەزا بکەینەوە و ئەمانە بێن ئەم وڵاتە بەڕێوە بن کاجووە ئەوڵی بەرنامەکە وتە ئەگەر 5 ساڵی تر سیستم بەرەو ئایتی نەچی حکومت ینی ناتوان تامڕانی ناکرێت باشە یەکشتی زۆر گرنگ بوڕێت بۆی دەستمەنەچە لەسەوتە بەنرخەکانی جەنابی دکتۆر بۆ ئەوەی ڕزگاریت بێت لەوەی کە پرۆگرامی 4 ساڵی کابینەیەک ئەوە مشکلێکی گەورەی هەموو دنیای ینی وەزیرێک لە ئاخیری کابینەکەی خۆی تااقەتی ئەوەی نییە پرۆژەکەی دەست بکات نەکە سەبەری بۆ وەزیرەکەی هاتوو بێتەوەیان ئایتی لە ئەوڵەکەی وتم حکوومەتی ئەلکترۆنی ئەبێت تەتابوقی هەبێت لەگە سیاسەتی باڵای نەتەوەی ئەو وڵاتە ناشنال پۆلیسی ئەلاینمنت ینی لە سەرەوەی کابینەکانە کابینە دەگۆڕێت بەڵام کابین ناتوان لە دەرەوەی بەرژەوەندی سیستمێکە لە باگراوندا هەیە و لە ژێرەوە بێ ئەوە یەک دوو ئی-گەڤەرمنت حکوومەتی ئەلکترۆنی یەک پرۆژە دوو پرۆژە نییە پرۆسەیە کەی پێگەین ئەبێ ئەگەر دەست پێ بکەیت لە خلالی 3 تا 4 ساڵی تر زۆربەی کێشەکان حەلەکەی ئەگەر بە شێوازێکی تەواو بووی بڕۆیت بۆیە پرۆسەیە ئێستا سەیری کرد لە ئەڵمانیا باسی ئەو دوو پارچەوەرەقەی کرد لە سوید پارچەوەرەقەکەش نەماوە کەواتە پرۆسەیە ئێستا ئەڵمانیا لەو مەرحەلەیە سوید لە پێشترە بۆی لە دنیا ئی-گەڤەرمنت رانکینگ هەیە بۆ دەنیمارک لە سەرەوەی بۆ ئێستۆنیا لە سەرەوەیە بۆ ئەڵمانی لە خوارترە ساڵێکی ئەوانە ئەگۆڕدرێن کەواتە پرۆسەیەکی بەردەوام پرۆژەیەک نە دەست بکەیت تاوا بکەیت تۆ ئەبێت دەست بۆ بکەیت کە تەکنەلۆژیا بە شێوازێکی گشتی بەکاربێنی بۆ حکومڕانی تەکنۆلۆژی ئایتی بەکاربێنە بۆ ئەوەی کارەکان جێبەجێ بکەیت تەکنەلۆژیای نوێ بەکاربێنە بۆ وەرگرتنی تاقە بۆ نمونە تاقەی خۆر تاقەکانی تر کە بتوانێ ئەمێ چکە چەند دقەیەکمان ماوە ئەمێ بەردەوەی دوا قسەت وەرگرم ئەمێ پێم بڵێ لە ڕووی کولفەوە چۆنە ینی ئێوە بەراوردکاریەکتان کردووە لە ئێستاە بۆ نمونە ئەو پارەی کە من چم ئۆتۆمبیلەکەم تحویل کەمە سەر ناوی خۆم چەنی تێچێت گەگەر سیستەمەکە ئەلکترۆنی بێ چەنی تێچێت پێما بێت لە ڕووی مادیەوە زیاترەکەوێت یا کەمترەکەوێت جا خۆشەکەی لەوەدایە پرۆژەکانی ئایتی ئەبنە هۆی داهاتێکی یەکجار زۆر بۆ حکوومەت نەکات تێچویان نییە بە ماوەی کەمتر لە ساڵێک پارەکەی خوان دەرێنەوە هیچ ئەبنە یەک پارێکی زۆر ئەگەڕێنەوە کە سەرفی ناکەیتر وەک دووتر ئەبێ ماستەری داهات بۆ ینی لەسەر جیرفانی خەڵک ناکەوێت زیاتر ینی لەسەر جیرفانی ناخێت و ئەو مەسەفەی کە هاتە لە وەراق و لە مانجمنت و لە ڕەشوە و لە بەرتیەوە ئەو پارە هەموو ئەگەڕێتەوە هێشتا مەسارێکی تر سەر کە تۆ مەواردت هەیە مەواردی مادیت هەیە و ئیشێکت هەیە ئایا یان بەش
سەری پرۆژەی بایۆمێتری بکەین باشە پرۆژەی بایۆمێتری تێچووکەی هەمووی نەکەین نەبە 2 میلیۆن دلار هەر لە مانگی یەکەمە نزیکە 6 میلیۆن دلاری بۆ حکوومەت گەڕاندەوە بەس بەوانێککە خوان تۆمار نەکرد جگەلەوەی کە بەردی ئەساسی بەردی بناغی هەموو پرۆژەکانی ئەلکترۆنی ترەکە حکوومەت هەرێمی کوردستان لەسەر ئاساسی زانیت جێبەجێ دەست خۆش کاگاسۆ دوا قسە چییە پەرلەمان لێرە دانیشتووە و بەڕێوەبەری نووسنگەی تەکنۆلۆژیاش لێرە دانیشت بەڕای ئێمە کلیلی چارەسەر کارکردنی هاوتەری بە لەگەڵ یەکتر یاسایی تەکنەلۆژیا فەرمانەکانی خوارەوە فەرمانەکانی خوارەوە وەکو ڕێکارەکانی کارکردن یارمەتی فەرمانگەی تۆ هەمووکو فەرمانگەکەی خۆ هەمووکو نوێنەری ئەو خەڵکەشکە گلەی یەکات چکە تۆ ڕۆژانە بە فعلی بەرگلەیەکەوی خەڵک فایلی و نەبێ خەڵک فایلی مشکەی خوا این تۆ ڕۆژانە بەرگلەیەکەوی قسەی تۆ چییە هەمووکو نوێنەری ئەوان هەمووکو دوا قسەشە بەس دەمێ ئەوە باسکەم لۆ دەرێم هاوتەری کە من ڕێکارەکانم بە فەرماگەی تەکنەلۆژیا گوت ئەو سیستەمێکم بۆ دادێنێ بەڵام ڕێکاری تر هەیە یاسا لەوانەیە ڕێگربی لە بەردەم من کە تا ئێستا من ناتوان واژوی ئەلکترۆنی بکەم نیتم چکە یاسا ڕێ پێنەدامە کەواتە یاسایەکەم ساڵی 73 یاسای تۆمارکردنی خانوبەرە ژمارە 1 سال پێویستی بە گۆڕانکاری هەیە ئەو یاسایە کەواتە بۆیە هاوتەری دەتوانین پرۆژێکی زۆر جوان دروستکەین بەڵام سەبارەت بەوەی کە باسی مشکت کرد ئێستا ئەو مامەڵانە کە تۆ باسەکەی هەمووی بە دوو نوسخەی تر تەزیرە لە سجل مەگەریەکی زۆر شانسی نەبێتتر مشک لە هەمووی تۆماری هەمیشەیی پارێزراوە لە بەڕێوەبەراتی گشتی تۆمارکردنی خانوبەر یعنی ئەو فایلە ئەگەر لە ناو دۆسیەکەی بزریش بێتن لە تۆمارە هەمیشەیەکەی کە لە لای ئێمە لە بەڕێوەبەراتی هەیە هەمان دوکومنت و هەمان شتەکان ئەو دەتوانین تەنها سەردانێکمان بکە دەتوانین بۆ دەستخۆش زۆر باشە کاجیوا دوا قسە چی و چارەسەر بە کورتی یەک دقە دوا قسەم ئەوەیە کە یەکەم جارە ئەبینم مێدیاکان زۆربەی مێدیاکان هاتونتە سەر ئەو خەتە کە لەگەڵ ئێمە بە ئەوانەی کە لە حکوومەت بۆ خەڵکیشەکان بە دوای چارەسەرەکە بگەڕێن و وەڵامەکەشی لای بەرپرسە گەورەکانە داوایان لە یەکەم کە دەست بەوە بکەن ئەو بابەتە زۆر بەجددی وەربگرن چکارە وەکوتم لە تا 5 ساڵی ئایندا ناتوانین حکومڕانی بکەین ئەگەر بابەتەکە بەجددی وەرنەگیرێتن ئەوە یەک دوو لەوە تێبگەین کە ئەو بابەتە تکنیکی سەرف نییە یاسایە یاسادانانە خەڵکە پرۆسەکان ئەوێ پرۆسەکان چاکەین چونگە پرۆسەکە چاکنەکەی تەکنەلۆژیا پرۆسەکی غەڵەت ئەکا بە ئەلکترۆنی ڕۆتینی خراپ ئەردەم بێت ئەوەش گرنگە بزان ڕۆتین هەمووی خراپ نییە ڕۆتین هەیە باشە ڕۆتین هەیە خراپە تۆ شتێ وونەکەی تەلەفۆن بۆ پۆلیسەکەی ئەوە ڕۆتینێکی دروستە بەڵام ڕۆتینی خراپ بانەهێڵ دەستخۆش زۆر زۆر سپاس دوا قسەت و چارەسەر دوا قسەی من ئەوەیە لەو ماوەی کە وەکو ئەندامێکی لیژنەی نزاهە لە پەرلەمانەوە بەشێکیش لەو لیژنانەی چاکسازی کە لە ماوەی کرمان من پێم وا بوو واش لێی تێگەیشتم بەشێکی گەورەی فەساد و بەشێکی گەورەی تەخیربوونی ئەنجامدانی چاکسازی پەیوەندی بە ئەو سیستەمەی بەڕێوەبردننی وڵاتەوە هەبووە پەیوەندی بەوە هەبووە کە ئێمە نەمانتوانیوە حکوومەتێکی ئەلکترۆنی لەسەر بنەمای سوودوەرگرتن لە تەکنۆلۆژیای نوێ بەڕێوەبین من پێم وایە بۆ ڕوبەڕووبوونەوەی فەساد بۆ ئەنجامدانی چاکسازی و ریفۆرم لە وڵاتی ئێمە پێویستمان بەوە وەکو کۆڵەگەیەکی هەر گرنگی ئەساسی لە وڵاتە دەبێ ئیتر تەکنەلۆژیا سوودی لێوەربگرێ نابێ ئیتر کۆمپیوتەرەکان لە داوائری دەوڵەت بۆ ناپلیۆن و بۆ کۆنکان و بۆ یاری بەکاربێن دەبێت شوێنی خۆیان بگرن و من پێم وایە تەخیر دەبین زۆر درەنگە دەبێت دەستی پێ بکەین و لە ئەولەویاتی داهاتی خۆمانیدا دەسەکانتان خۆش بێ و گەورەتانکردنی میش لە کۆتاییە ینی ئەو بەڵێنی سەرۆکی حکوومەت بە جەنابتیا من لێرەوە بیریەخینەوە کە بەڕاستی ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە و خۆشحاڵیشی نۆک و میدیا گرنگی بەم بابەتانەین و ئێوەمانانیش سەپۆرتمانەکەن و گرنگیمان پێێن و داوای لێبوورنیشەکە من خۆم ئەوڵی بەرنامەکە مشت نانووسم بەڵام نیش تۆزە ڕەنگە کلاسیکەکە بم هاوپیشەکانم ئایپادیان پێ منیش ئەلیکترۆنیکە هیوادارم دەروون و دیار دەشتێکی کردبێ و ئەم کێشێش دەردی پەرسەدوتی تەکانێکی بەم کێشێش ژادێت و بەرەو چارەسەر بڕی دەسەکانتان خۆش گەورەتان کرد.